یادی سیوەک ساڵەی بەهای ساڵی 91 لە خەڵکی کوردستان و لە خەڵکی خانەقین بە تایبەت دەکەم. بەڕاستیەوە ڕۆژێ زۆر پیرۆز بوو کە ڕۆژی 11 ئازار بوو. پێش ئەوە خانەقین دەست بکە بە ڕاپەڕینەکە لە ڕانیە و چەخماخی لێدرا بوو. وەزە ئەم ناوە تێکچوو لەلایەن حکوومەت زۆر ترسا، خەڵکی بوو ئاگای لە هیچ نەبوو، بەڵام نما ئاگادار بووین کە وەزعەت تێکچوو بە حکمی ڕادیۆکەی گەلی کوردستان. ئێمە ئاگادار بووین، کۆمەڵی گەنج بوون لەم خانەقینە. ڕامەداخۆم کۆمەڵەکان شەهید بۆ ئێستا ماوە خەڵکێتریش ماوە لەم شارە. ئێمە و پێش بێتە ناو خانەقین ڕاپەڕین دەستی پێ بکات، پێش بە ڕۆژێک دوو ڕۆژ ئێمە پەلاماری پۆلیسماندا، پەلاماری پۆلیسی خانەقماندا لەگەڵ چەند برادرێک. دوای ئەوە دیانزە کە هاتن پێشمەرگە هات و جەماوەر هات لەگەڵیانە، ئێمەش بەشدار بووین لەگەڵیان. کە بەشدار بووین لەگەڵیان پەلامارە هەموو دام و دەستگا حکوومەتەکان درا بە ئەمن و بە ئەستەخباراتی بە هەموو دەستگاکان. ئەو ڕۆژە شایی بوو، خەڵکی کەلاری بە شەرەفیش لەگەڵیانە بوو، جەماوەری خانەقین لەگەڵیان بوو، خەڵکەکە هەمووی پاڵپشتی پێشمەرگە قارەمانەکان بوون، خانەقین ئازاد بوون، نەجاتی بوو لەو ئەژدەهایە. ئەو بەڵام بەداخەوە بۆ ڕۆژی دواتر تاریخ 12 بوو، ئەو حکومەت پەلاماری خانەقینیدا مقاومەی زۆر کرا، خەڵکانێکی زۆر لە گەنجەکانمان شەهید بوون، ڕوحیان شاد بێت. ئەوە بوو چوون بەرەو کەلار، ئێمە باوانمان کەلار بوو، چواردەوریشی کەلار بوو. داوە شەوانە ئێمە هێرشمان کرد، شەوانە هاتین بە مەفرەزە هاتین پەلاماری حکومەتماندا. ئەوە بوو چەند شەوێک هاتین، ئەوەش پەلاماری منەزەماندا کۆمەڵی گەنجیش لێ گیرا بوون، نەجات ئەوانماندا. دوای هەموو شەوێک حکومەت دەرترسا، زانی شەوانە بەدەستی پێشمەرگەوە بوو، بەدەستی ڕێخستنەکانەوە بوو، یەکێتی نیشتمانی کوردستان بەڕۆژ بەدەستی ئەوان بوو، تاڵان خەڵکیان کرد، خەڵکیان خینکان، تەعادای لە خەڵکیان کرد، ستەمیان کرد لە خانەقین. خانەقین دوای 35 ساڵ ئەو ڕۆژە ئازاد بوو. حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی زۆر گرنگیدایە ئەم ناوچەیە، بە تایبەت شاری خانەقین. ڕێژەی دانیشتوان لە 30,000ەوە گەیشتە نزیکەی 200,000 کەس لەم شارە بەهۆی ئەو ئاوەدانی کە لە خانەقین کرا. بەڕاستی پرۆژەی جۆراوجۆر لە سێکتەری شارەوانیە کراوە، دەتوانین بڵێین زۆربەی گەڕەکەکانی شاری خانەقین کراوەتە ئاوەڕۆ. ژێرخانی ئابووری ئەم شارە بژارنەوەیکی گەورەی بەخۆیەوە بینی، پرۆژەی ڕێگاوبان، سەوزکردن، ئەو خزمەت گوزاریەکانی ترکە لەم شارەیە ئەنجام درراوە. ئەگەر بەراوردێکی نێوان 2023 و ئێستا بکەی جیاوازیەکی زۆر گەورە بینی لەم شارەیە. ئێمە گوژمەی ئەو پرۆژانەی کە بۆ خانەقین ئەنجامدرا لە دوای 2023 و هەتاکو و ساڵی 2013 زیاد لە 18 ملیار و 650 میلیۆن دینار بووە. جگە لەوەش لە دوای 2013ەوە زۆر پرۆژەمان هەیە کە ڕاگیران بەهۆی قەیرانی دارایی و شەری داعشەوە. ئەگەر ئەو پرۆژانە ئەنجام بدرانایە خانەقین شێوازێکی جیاوازی هەبوو. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگریەکی زیاتر، بایەخێکی زیاتر بەم ناوچەیە بدات و ئەو پرۆژانەمان بۆ بخرێتە گەڕ بۆی خەڵکەکە لەبەرەوەی خەڵکەکە چاوی لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە، حەزی لە پرۆژەکانی لە خزمەت گوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڕاستی ئەوە 9 ساڵیشە لە ڕێی کۆمپانیایەکی هەڵگرتی خۆڵ و خاشاکەوە ئەم شارە خزمەت کراوە، خزمەتێکی تایبەت. ئەتوانین بڵین خانەقین یەکێکە لە پاکترین و جوانترین شارەکانی عێراق ئەگەر لە کوردستانی لێ دەربکەین، چونکە ئەو خزمەت گوزاریانی کە لە کوردستانەوە کراوە دیارە لە شاری خانەقینە و
جیاوازێکی گەورە هەیە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین. من لەلایەنی هونەریەوە باسەکەم لە شاری خانەقین. لە شاری خانەقین ئێمە وەکو شێوەکار نەمانتوانی پێشەنگایەک بکەینەوە شۆن نەبوو. کتێبخانەی گشتی بوو بە 50 واستە تۆنیمان هۆڵێکیان بوو ئەو هۆڵە چۆڵ بکەین و تەختە و چش دانێن پەنجەرەکان بەسین تا بتوانین پێشەنگایەکی شێوەکاری بکەینەوە. دوم شت ئێستا کە دوای ڕاپەڕین باسەکەین دەیان هەنگاوی باش دانراوە بۆ ئەم شارە. وەکو نمونە سندیکای هونەرمەندان کراوە لەمێ هونەرمەندەکان توانستین کۆ بکەینەوە لە شوێنێکە کۆبوونەوە بکەین. بودجە بۆ هونەرمەندان بڕاوە ئەوە شتێکی زۆر گەورە بوو. ئیتر هونەرمەندەکان ئاگامان لە یەکتری بوو دەیان هۆڵ کراوە لە خانەقین کە ئەتوانن خەڵک نمایش ئیشەکانیان لە ناوی بکەن وەکو سەنتەری گەنجان ناوەندی کەلتوری خانەقین ماڵی ڕووناکبیری سەلام ئیتر زۆر شوێن هەیە کە هونەرمەندان ئەتوانن ئیش و کاری خۆیان لە ئەنجام بدەن. ورزش النوع التطوري بينو لهموي كردستان خوي دوتشت هي ايماجين البنيه التحتيه والماده. بنيه التحتيه كردستان قد قصوري نكريه لملاعب تارتان زوريه ملاعب خماسي زوريه ايسا لو خانقين بجكلا تقريبا 5 ملعب خماسي وتارتان يكيش قوراب وخانشار خانقين قريها. اما تقريبا الشوانتها ديشه ويانزيشه وبعدد وانزا مناو متقاعد فريقان واران بيه قيش ياريه كان ضروريه فرجالا يك ملعبو او تنبي تارخانه او ملعبش خولبو لزمانك قديم نف ما نكر زباني تابمين توا يعني توزدر نكا بس يسمى ما شاء الله ملعبك خانقين او تقريبا تشيمني كريا نجاحنا هاود يسقر كان يك جاتر تازي وبكن نق اما بروينا دوري ممتاز كردستان نايب قال ملعب باش ما بيه تاياري كان دوري ممتاز كردستان لناوي بيه ملعب حي عسكري معناه ويشا ملعب كي باشا فرق شعبي نيزك سيو بنشل فريق شعبي معناه ياري كان ناوي بطولات شباب وازويه بطولات متقاعدين معناه يعني بيدا كان او معناه دوانزا فريق لخانقين هي فرق الشعبيه يعني حركيه باشا كتوانين بيجم او اداريه لشعيشه كان لبان سرپرشتاری فرق شعبی حرکه باشه. یادی ڕاپەڕین هەڵسانەوەیەک بوو کۆمەڵانی خەڵکی خانەقین وەکو کۆمەڵایەتی هەر هەمویان یەک دەست و یەک هەڵوێست و یەک ڕەنگ لە دوای پرۆسەی ئازادیەوە هەموو چین و نەتەوەکانی شاری خانەقین هەر هەمویان تەبان وەکو برا یەک هەڵوێستن و یەک هەڵوێستی خانەقین بۆتە مایەی سەربەرزی ئەم شارە. دەجار و دووبارەیش پیرۆزی ئەم یادا پیرۆزە ئەەکەم لە هەموو گەلی کورد هەر هەموو چین و توێژەکانی شاری خانەقین تەبان لە ئەمن و ئاسایش و یەک هەڵوێستی بۆ نەتەوەگەیان بۆ ئەوەی خانەقین شاری خانەقین بگەڕێتەوە بۆ باوشی
کوردستانی دای